دڵا ئەمن دەڕۆم حیاتم کورە بۆ شوێ دەڕۆی بە من ناڵێ چیەوە دەچی دەچمە دەرێ چێوە دەچم خەڵک پیاو چێوە دەچیت چاشماوە والله نازانم چ دوام شەوەژ ئەو ڕۆنیوەڕۆ ماڵی داکەم دێنە ئێرە ئەو جە چییە خۆ کفر نییە دەزانی منجەرمان نیە منجەر شیو لە ناو چ لێنێن کەچێتەوە مشکلەیە ئەدی کەچێتی مالی سعیدمە مالی سعیدی جیرانمان نییە تازاتینە والله ناچمە وێنگەر کوچێ بابە نا والله دەچمە ماڵی ئەوەی ماڵیمان فەرهاد و نا ماڵی بەکر فەرهاد و بەکر ناکای بچێ مالیوانە لۆ ئەوانە سفلەنا کەلچی برادراتیان نییە ئەمن دەزانم ئەمن لۆ عیلاقەم لەگەریان بڕێ وانی عەبۆ بەخوا ئینسانی چاکن وەز بە کچێ یعنی ئەمن درۆی دەکەم نەحاشا ئەمن لۆ عیلاقەم لەگەریان بڕی کاکە سفلەنا دوو ڕۆژ ئیشت پێ دەکەن دوای ئیمال دەکەن ئەتو جێ بدە من مالی سعیدی تازە هاتینە جیرانە چی باش حرچ بلی نارێنە لە دەرکیان دەدەم کاکە ئەو مەنزەلەمان بدێ لە دەرکیان دەدەم کاکە بڕگاوی تەمان بدێ لە دەرکیان دەدەم کاکە سەرکە پیازەکمان بدنێ لە دەرکیان دەدەم کاکە ئەوندوکە خێمان بدەنێ کورە کاکە ئەتوش وەکو جیرانی ما ئەوەم لێ مەکە کابرا لە بۆ جیهازی ڕیاضەش هاتبوون دوو ڕۆژە هاتۆتە جیرانی من چۆن بچم داواشتیان لێکەم حەقە باشە ئەمن پیاومیانە تو ئەتوو پیاوی ئەمن مێردمیانە تو ئەتوو تەواو دەچێ مالی مام سعیدی باشە نزیکی شنی بەکر و فەرادۆکی ناکەبێ ها ئەمە ڕۆیشتم دەی چە دویست مالی مام سعیدی خوا دەوەرە وەرە ماڵک تازە هاتۆتە جیرانی من کو بچم داواشتیان لێکەم وەڵا لە ڕوون نەهێنن تۆ بزنان هە نەفرۆش نا والله هەرزان وەلە بەی نەفرۆشت ئارێ وەڵە بەتم بیرام جایان فرۆشم خە بزن دوو سەر چینە زەرامانە ماڵدار سەلامەش نەکرد خۆ ئەوە ئەوە زەلامەش سفرە ئەوە زەلامەش سفرەیەوە هەتا ئیشی بەمە بوو پارەمان کردەوە ومان دەستی کورتە فەقیرە لۆ هەرچی ئەشێماری هاتێ کە دەستی نەژێڕایتەوە ئێستا کە ئیشی بەمە نمایە پشتی لەمە کردێ هەینیمەکی مەبیگەرە حەل لە مارەمە ئەشیە بگەوە وەرە ئەوە زەلامەشی دەستکە کاکەوە عەمری بەچی گرتیا بەچێ مام سعید وەڵڵی ئەو مام سعیدی فەقیرە تازە هاتیاکە چێڕە ئەوی ناسی ئەخ مام سعید شارەزای خۆ قڕبەسەرە دوو ماگ نایماری هاتێ چێڕە ئەوها بۆ برادەری و هاتووی لەگەری دەکە نازانازای ئەگەر دەزانی و چیمە ئەو لەگە ناکات برادەر لەگە ناکات نا وەڵڵی نییە حەدەکەشی ناکات خۆ ڕۆژی پسی مام سعیدی برێ دەچین ئینشاڵڵا ڕۆژی دەچین پێی دەری سعید تۆ بەردی لە دەستا سعید ماندی دەبی سعید عافەتکە ئەخوا ئەوە چیەوە چلۆی دادەبتیوە کوڕە وەڵڵاهی کاک عەبۆ گۆتم ئەو سنگەی داوتم لە بۆ ئەو ڕەشەوراغێ دیتی دەوتێ ئەوەی لە پەنای دانیشە لە خۆی دایتە پەنا ولاغەکان ئەوەت ئەوە سەفت نابی و زەفت نابی ولاغەچی باشە ئەوە ئێستا لە ئاردی دەی بەعەقلت چەند چیلۆ گۆشتی هەیە کوڕە وەڵڵاهی وە بزانم نییە دەغەر گۆشتی ناخورێتنەوە ئارێ وەڵڵا سعید دەرێم لە بن دیواری تو دووسێ نەفەری گەرە قەرب دانیشتینە گەلا زۆر قەربن هەر بەکەچی جیرانەتی نایەن وەڵڵاهی ئەوجا ئەمن تێکەری هەموو کەسەچی نابم ئەوجا ئاگار لە خۆت بی لە بن ئەو دیوارەی دانیشتینە بە هەر ڕۆژێ بلۆکەچی دیوارەکەشت نەبن وەڵڵا چ خێرەی خوای وقابلە خۆ وەڵڵاهی ئەوجەوە وەڵڵاهی ئەمە شارەزای ئێرە نیمە زۆر چکۆ بەخۆ دەزانم هەندە لە مێژنی هاتیمە ئەوجا سعید کونیە و کۆڵانەی لەکەم براگچکەتە هەرچە دویست وەرە لە من بپرسە وەڵڵاهی خوا خێر ئەو چاو بە عینەکە دیتی ئەو چارچاوە ئاگری بنکایە فتنە ئەو کۆڵانەی هەموو لە بنسەریوە سەرسپیەکە ئەدی ئەوی تەنیشتیشی زەندەقی چوە لە ژنی خۆی لە ناو پیاوان چەقسەک بکرێت دەچی ڕاست لە مستی ژنی خۆی دەنی ژنانیە بەکرە ژنانی پێ دەڵێن ئەو پوزەرۆکەکە ئەدی دەرێم سعید ئەوە لۆی هاتمەکرێتەوە سەفەرەکەم کەتە پێشی خێر والله ئەوە برادەرەکەم هەیە یعنی ناسیارە تقریبا ئەو زەوە ئیشەکی خێریان لە بەدەستە دەبی ڕاست بچ بە سلەیمانی سەفەرەکی گەلە دوورم لە پێشە ئیشی خێرێ ئارێ وەڵڵا ئەوجا گۆتم هەتە سەری مانجێ و ها 200-300 دێ 200-300 ئارێ وەڵڵا بەشت دەکات تا دەچی دێەوە بە سارەی برادەران دەچم ئەدی ئیشی من ڕاوە ناستی وەڵڵاهی ئەوجا من عیب نەبی هاتمە ناوراغان دەبی بچین لە ماری عیب نەبی پارەکە دەبی وەڵڵاهی سعید لە مێریشە مەرەقم لەو قازەیدایە ئەوە هەرێ وەڵڵاهی ئەو دندوق جوانە گورای خواافکە لۆ زووە نەدەگۆ ئەکۆ مەرەخۆ قابلە ئەوە نیە دەبڕۆ خلش لە خۆت بڕۆ باش بڕۆ
ڕووی خۆش بسەلامت بی باش یا باشی حاڵتکوە خۆش بیاخوا سەلامەت بی ئەوە براژن ئەوڕۆ میوانمان دێ هاتم بۆ مەنزەرەکەتان ئیسەر چاوم مەنزەرێکی ئاوەندە ئیسەر چاوم هەر بەس منزەڵک ئەرێ بەخوای هەرچەندە ئیزعاجشمان کردوونیەوە ئەو ڕۆژەش هاتیم بۆ تەماتە و معجونی تەماتە و ئەو شتانە غەمت نەبیتن سعید پیاوەکەم گوتیتی ئەو ماڵە لە بۆ چ بێن بیان دێ هەر ماڵ لە خزمەتدایە حەز دەکەن کلیلەکت دەدەمێکە چوومە میوانیش وەرە ماڵمە چتان ویست ببن خۆش بی ئاوادان بێ خوالێتان تێکی نەدا خۆش ئەوە بسەلامت. قنینە غازەکەشم لە قەلەقێتی خەریکە بەتاڵ بێ وتم بەڵکو ئەوەشم دەیە قەیدە تازەکی پڕمان هەیە حەز دەکەی دوێنێ پڕم کردیاویش ببە لۆ خۆت دە باشە بە قوربان مادەم وایە مەنزەڵە گەورەکەشم دێ منزەڵی گەورە ئەویشت لە بۆ دەینم سەر هەردوو چام خزمەتش کرد نییە ناوەڵا خۆش هیچت پێ ناوێ ناوەڵا خۆش دێم یارمەتیشت دەدەمەگە دەلەی وەڵا دەست خۆش بێ مەمنونش سەلامەت بێستە دێمەوە والله عرمي ئەمن ئەو عبوویم هەند خۆش دەوێ هەند خۆش دەوێ یعنی دەوای هەشتە بکە درمنا یعنی دری بشتێنە وای ڕاست دەکەی حاجی سعید ئەی ڕۆژێ من چ مساعدەی ژنەکەی بکەم میوانی هات بلەو ڕۆژی و وەختەمای فقراتم بتەقیتن ئەوەندە دێشی ئەوەندە یێشی ئێشاڵە تا دەبی چا مادامە تو لۆ ئیشی خێرێ چووی لۆ چاقی قەت جێ لێ نەبی لێ پەشیمان مەبی سعيد فەرموو 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 لێرە مالێ والله السلام عليكم السلام سعيد كوي علیکم السلام سەر چاوم وەرنێرە وەرنێرە زۆر باشی فەرموو. یا خۆ بەخێر بێ بەخێر مستەر چاوم بەخێر بێ کورسەکە دەکەی یا خۆ بەخێر مستەر چاوم باشی سعيد كوي والله بەتەمای خۆی باش دەبی ان شاءڵە شاء الله ئەرێ کاکەنگلو هەندە بێ ڕح من کوورە ئەمە خۆ ڕحمتان نییە کارنگو نەتانگو بزانین ئەو پیاوە چیلێ هات چیلێ نەهات خۆ ئیلاوەچی مارم هات جارێک هاتم بەخێرات ناکە کوڕ ڕۆشتن ئەوا ڕۆشتن بزر بوون کاکە وەڵی ئیش و کارمان ئەوەندە زۆرە ئەوەندە زۆرە لەبە ئیش و کاری پێمان ناکەی بێ او دور رجل ما فرا ما فرا بابتك ما مسجد هذه اورو ناسبه اورو ناسبه لبي تاخي مومن والله کاکە ئەو جەبرێم چ ئەنگۆ خۆ بەخۆی بەدوان یەک ڕەفع دەکات یەک کەپس دەکاتن ئەمن گازاندەم لەنگۆ هەیە ئەرێ ماشەڵا عورمێ توش بێ ئاخری ناری ئەمە میوان مااتێ یەکچەدا هەستە فرعاوەچی ئی وا دەچم گوتم با لە ئەحواڵی ژنەکانیان بپرسمەوە جە بچم بزانم لۆ دیار نینە ئێ دەمە پرسە دەی دەی وا لۆوە ژنەکانتان نایەن دیار نینە عەسرەکی بێنە ماڵمان دين ان شاء الله دين ئێدی ئینشاڵە بچماوەچیان لۆ بینم دەبڕۆ هەمکانە لێ گەڕێ هەتا دەژۆن لەکنە مندا دەنیشی یاخۆ بەخێر بێن سەر چاو ئەمن برێ لەو گازاندەم لەنگۆ هەیە لو والله ئەمن هات مێرکوانە دەمگۆ ئەمن کەتمە ناو خزم و کەسێ خۆم ماری ئەوەندە باش زیران من والله دوایە کاکە لۆم دەرکات پیاو هەبی لەو گەڕەکەی لە عبۆیە هەروها دەکات دێتەکەنم هەروها داکات دێتەکەمە سرم لێ نابڕیتن فەرمووە فەر كره عبو سلام نيا بخداي کوڕە والله هەیدەنا ئەمن دەرم لەوی باشتر لەو گەڕەکەی نییە عبۆ کورە کاکە ئەوە زەلامەکی بێسفەتە بێسفەت هەتا تو مارن نەهات بوو معدل لە کنەمە بوو کارەمان لەو قڕە کردەوە لووە هەرچی بەهات بەدەستمانە دەجێڕاوە ئێستاکە ئەو دوو سێ مانگە مات هات تێرە هات ستوی دەکا بەکن مانادێ سەلامیش ناکە ئەتوخوا سيد ما سعيد هات لو سكت دهاز دهات لو آية تمادي دهات لو بزا غازي دهات لو حمسة شي دهات هن بيسفاد وبكنا ما دهات رجع سلام شي نكبي ئەتوخوا هارو خدي خد رويناك ما تطلع والله خو العانش الحق ديتن سلام ددا بس والله لو هرتي بيتن لماري نأمن نخيزانم دستي ويو خيزاني وينا جرو عرمان كده لماري أتي أو زارا قلت كان ميدة بزاف كل اللي قريتوا سعيد دەرم لۆ جارێک لە جارە تاقی ناکەیەوە زان کو دەرەستی و زەلامە لەگەر ئەتو بری عورمی ئەو هابیتن ئەو زەلامە والله تسبلم ئەوانە قەدیم جیرانیانن ئەوانە لەمە زیاتر شارەزانە واللهی بەردیش بە تاریکی وەنەی خۆ نابیتن والله ئەمن ناز تەقنەعاتم بەس ئەوە وعد لەسەر دەستی بوو ئەمن ئەو تاقی دەکەمەوە ئەو زارە لو هەر شتێکی بێتن ئەگەر شتەکە زۆر بەسیتیش بی هەر لە بۆی ناکەم بزانم چییە ئەگەر گەورە بی و گوزکەبی لە بۆی ناکەم بزانم ئەو کابرایشتی پێشتری ئەو هەموو شتەم لە بۆ کردیا لە بیری مایە
لو خوي دريتن والله جعل وزار ما يسرنا بو يعني او قسم قدقات زي بيسفدر دسو دقريته لي ايه زور باشا بو بي كابزان تقول بيت ده انا نروح بري ولا ما كاكا كاو مال هل لا داوي قال له بخير تساو وعافش وجهي سلامة والله تعقيدك كم ان شاء الله صرت ساوم ان شاء الله ان شاء الله بس فدر دسيتن قسي او انا ونابتن تكون زورم خوش دويتن بس والله كاكا بشري ان شاء الله انسانك بس فدر بيتن بس والله اجهات وبيس فدر شو واحد بواحد حتى حيات ما بيتن الفاظ من قرينا قريتن او زوايا بياوة كم تعقيب كردن باشسين بلقي ونيا والله او زاره بزانت شيء فرمو هي ابويا فرمو خوماني لا فرمو باشا يا خو بخير بي باشا ساعتها سعيد يا كوي خو بخير بي باشي براجن كوي خوش بالسلامة باشي يا اخو انقو كونا خوش باشا بالسلامة مالو من دالكوا والله الحمد لله انقو كونا والله من دار برق ناس حتى يا خو بخير كورة بي بيدي لو خبرينا ناس بيبقى دكتوري بدو دكتوري ايه أري ما شاء الله وما لداك اللي ما ناقر هم الروجي ميواني ناوخت هم الروجي أيش نايدا شو بيجي تيجي ها زور راس لأن سايد لو زرنا في سينجو بلا بيجر كي كذبوا خو لا بيجر كي كذبوا والله ودي اري عمي وايميا والله نازم كتي اگر ايمان يا أجر إنجوني أعمل له خم نيبا أنا والله. إيمانية إيه ده اذا له ما خم ماري نيبا حرام نيتا ماري راسك. ما دام إنجوني ده نبا حرام ده بدوايا سعيد بري هوا حاتم له سيارة ايه هالسيارة كذا حتى لا الشقلة وايد زور دور ناتسم أنا والله عامليش قوتم عامل لبرايا شي زيادة لك لما سعيد ده تسمع كده يوم كا طبعا مالي خزولان شمل مار منها قوتم أكو بيك ده قيس ويزا كده يورد والله اوجت خو بخود دزاني امان اتوم وجه إزغم النبي تايا كان جيز دكم رونو بنزين اشتري دكم أو زديبه ميزغم النبي والله خو بخوينيا او تسويتك أيوة يا بس والله ساركت توامنيا يعني ناتان ساركت بدمي أو زور دور نارم هل حتى لا يدلو بيدتسم والله كاك عبو اتو وجه ابراهيم قدستو من نجراته بس والله او زار ما يسرنا بيتن والله حظك حتى أنا وشاري دتسم اخر مسألة اونيا هر سارك او زار الريق ناكي الريق بالدمي يا سعيد عيبة يعني هذا ليس قدبة مني ها بخداي سيقم بيتي تشيوا تسمية باية بعدك نا والله او زار دبي قصوري معفوكي كرة سعيد عيبة يعني مناتي مالو سيارك منادي يعني قيمتي سيارك منيها كرة عبو هزار زار هاتي لو سار نم قوتي او سويت إيه لي استش بلي وسوي ايه اللي بو هشتا شعب دستهم جرايتوا نا بقى أو زارج بجروا ايه والله او زار ما يسرنا بي والله سعيد عيبة لبود والله قدم دزاني أتو هنا كسبت ساي أمن أون ددي مكنت أون دصردان الدكام يعني أتوني زور سفلي هذا زاني والله او زار دبي قصوري معفوكي ام الصفر نيمة بزنيا او سويتا او زارا بديار ديخيتن بديار دي أخي يعني تسمى ديار دي أخي سيارك عاطلة اري والله ده والله زور عيبة لبود بشم زاني بانية أتو أون دمر دا السيارة هنا داتم والله يتسيت كجهات في مارناكم ده نقوة من سعيد ساوسنوكا باور ندكت بروحي عمرتنا من يخوتو السيارة لو اتو قادر لسلامنا دروزك بحياتي اقسم لك انك ها سعيد عيبني لبود بشرفت قازك الدابة من زرجي نبو يا بروح هاي نمت من كورك هاي خداي من بالقريبة مساكا او زلامانا وين دقو بزانا عين قصي وان درسو أري والله اوي بشري السفرة ايرو بزاني تسيلي ديتو اوان دش قيديناك بزاني لكن خرشيت داري لكن خرشيكو بعض دكاتر السلام عليكم عليكم السلام بخير بيه باشا سعادتك صحتان الله الحمد لله باشا أنا قوكونا باشا والله ما نأتيكو ياتو والله يا عيبة لبوتانا من دزار بيرتي برو سلام ديناك سلام يا اخي انا دوش نزلام دانشتين بكنا مداتي كيني روجك سلام اللي نكردين بتشين وش لبن اودي ولا دانش تبون بكنا مدعاتي حل حساب اللي ما حنكت ورتبي لبيرني لبيرني يا شاكو خلي جليل لبيرني ايه آمن زور يزعازم لو يعني بياو اگر كولانك مثلا مالك خانيك لكولاني تسول ايه تعقيبك او كريت سيدية الناوية او كسي خانيك يدكري كابراي تشكوا ايه اما بو هم تعقيب ما نكر
ئەو سعیدۆکە کابراش يعني أتما صعيد في خراب بو حرکە لە خراپەکە هذه كوها هم رجدا عادتي مايان مسألة سبو من گوتم عیبە و تازاتە کۆلانمان و خەڵکەکە ئەوەندە ئیتیمامی پێ نادەن با من هاتو چی بکەم گوناحە بۆچی بڵێ هەست بە غەریبی نەکە يا مصلحات لقرين بە معبو مەسلحەتی چ ئەو کابرای نەدیت کۆکەیە نەدیت کۆکە و مەسلحەتیان گوتیە والله أستغفر کورە وەرە زەلامەت و ئەوەندە نەدیت کۆکەبی کورە وەرە زەلامەت و ئەوەندە قرچۆکبی کورە سیارەت چه قیمەتی هەیە ئەو کە من سیارەمەبی یەکسە سوی دەدەم ئەمە بمزای بە سەعیدە وایە هەر حەباشم نەدەکرد کورە خۆ سەعید پیاو نییە کورە عیبە يعني لو يكتي تسوني جاي لها قرايه چویمە لە بۆ هیچ دەچویمە ئەو هاتەمە شام کرد گوتم وەڵڵاهی ئەو سەعیدە بە پیاوان ناچی ئەرێ وەڵڵا ناوەڵە با خۆم لێ دوورکەمەوە عیبە با خزمەتی ئەو کەسانە بکەم ئەوی لە مێژە جیرانمە وەیان نا دەرم مافەرە هەوێ ڕۆژێ مێگەرە مەرەکەتینا دەیانگۆ مەڕی باشی تێدا بوو جێب دێ وەنی کورە تۆ عیب ناکەی کورە تو شەرم ناکەی کورە بمری بێ باشترا تۆقاتەکە ئەوها لێدەم خواردن و نان و نمەشی من لە کونەکە بوو دێتی خوارێ ئەو سەلامانە هات نەکنە من گوتیان ئەوە هەزار چاکەی لەگە بکە یەک ئیشی لە بۆ جێبەجێ مەکە ئەوە مەعەدەل بە خراپەی دەزانی و هەمووی بە خراپە لە قەرەم دەداتن بینیمەیان تێکدایە کورە تو هاتی دانشی کورە ئەمن چم لە بۆ تو کرد لە مال لە پارە لە هەموو شتێک دەستی تو نەجران نەئیت و نەخێزانت یەک جار هاتی بە قەستی گوتم ئەو سارە ئیمکان نابی بدەمێ ئەلعان هاتی لە کناوانە دانشتی بە کەیف خۆش زەمێ من دەکەی کورە وەڵڵاهی هەقوا ببێ قەتراوە بچە من ئەو عاردەی کورە بەلاش نان گوتیا هەزار چاکەی بکەی لەگەر ناپیاوە یەک خراپەی لەگە بکەی هەمووی دەدا بە ئاوە